بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. لأن خشكاني برزم سلامي خواهي پروردگارتان لێبێ. ئێمە ئەو کاتی کە بۆمان دانراوە پێم خۆشە بابەتێکی تەڵەن زۆر گرنگە بەنسبەت مناڵانی ئێمەوە لە دەرەوەی ئەم وڵاتە یان مناڵانی کوردی مسلمان لە وڵاتی ئەوروپا وەزعیان چۆنە. طبعا ئەوەی کە خاڵی گرنگ بێ ئەو خەتەریاتانەی کە هەیە لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان لە وڵاتی بەریتانیا، من پێم خۆشە ئەم بابەتە طبعا لە بەریتانیاش و لێرەش لەوانەیە هەردووکمان یەک بگرینەوە. بابەتێکە ئەوەی کە من باسی ئەەکەم پەیوەستە بە ئێوەشەوە. لێرەش کۆمەڵێک خاڵ هەیە کە هاوبەشن لە بینی ئەوروپا و ئێرەشە، بەهۆی ئەوەی کە ئەو پێشکەوتنەی کە ئێستا هەیە، ئەو سۆشیال میدیایی کە ئێستا هەیە، ئەو ڕێگەیانەی کە مناڵەکانمان بەرەو هەڵدێرە بە لە بەریتانیا بێ یا لێرە بێ، هەردووکیان وەکو یەکن. لە وڵاتی بەریتانیا طبعا ئەو کەسانی کە خاوەنی عەقیدەیەکی پاکن، مسلمانێکی ملتەزیمن بە نوێژ و عیبادەت و خواپەرستیەوە، خەمێکی گەورەیان پەروەردەکردنی مناڵەکانیانە. هەموو غەمیان پەروەردەکردنی مناڵەکانیانە، چۆن مناڵەکانیان لە دەست دەرنەچێ. ئەو کەسانی کە هەست بەو مەسئولیاتە ئەکەن کە خوای پەروەردگار دایناوە لە سەریان یا ئەیوهەلەذینە ئامەنوا قوو ئەنفوسەکوم وئەهلیکوم نارا. ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە خۆتان لە پێشە، ئەنجا ژنەکانتان مناڵەکانتان بپارێزن لە ئاگری جەهەنەم. ئەو کەسەی کە هەست بەم مەسئولیاتە ئەکا، بەڕاستی خەمی لە مناڵەکانی خوا چۆن پەروەردەیکە. من پێم خۆش بوو تەوەری باسەکانم بکەم بە سێ بەشەوە، ئەگەر هاتوو فریا بکەوم. بەشێکیان ئەوەی ئەو خەتەریاتانە چین کە لەسەر مناڵەکانمان هەن لە وڵاتی بەریتانیا، وەکو جادەی کوردی بە تایبەتی و مسلمانان بە گشتی. خاڵی دووەمیان چارەسەر چییە بۆ ئەوانە، و خاڵی سێمیشیان ئێمەی مسلمان ویان ئێمەی ئەو برانی کە ئەهلی دەعوە و بانگەوازن، ئەو مامۆستا بەڕێزانی کە لەوێن چیمان کردووە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە بەر بە و لێشاوە بگرین کە خۆمانمان تێخستووە. طبعا ئێمەی دایک و باوک لە دنیاش و لە قیامەتا پێم وایە ئێمە مەسئولین بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵەکانمان لە لای خوای پەروەردگار، لەبەرەوەی ئێمە بووینەتە سەبەب چوینەتە ئەو وڵاتە، ئەم مناڵانەمان لەوێ بردووە بۆ ئەوەیە یا ئەم مناڵانە لەوێ لەدایک بوون. جیاوازێکی زۆر نییە لە بینی پەروەردەکردنی وڵاتی بەریتانیا و ئێرەیە، چونکە وەکو ئەو شتانی کە باسم کرد، مەسەلەی ئەنتەرنێت و ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا هەیە لە عالەمە، ئێرە شەگرێتەوە نەک ئەوێ. لەلای من پەروەردەکردنێک مانای نییە بە معنای ڕەش و سپی، شتێک نییە بە ناوی پەروەردەوە ڕەش و سپی بێ. یعنی بڵێن ئەم مناڵە ئیتر هەر خراپەکارە تەواو، جارێکیکە خۆتی لەگەڵا هیلاک مەکە. ئەم مناڵەی ترمان نەوەڵا مناڵێکی ساڵحە ئیتر تەواو. لە بینی ڕەش و سپیە، لە بینی ئەم مناڵێکی ساڵح و ئەمە ساڵح نییە، شتێک هەیە لەو بینەیە پێویستەکە ئەهلی دەعوە و بانگەواز کارکەن لەو بینەیە هەتا بتوانن مناڵەکان پارێزراوکەن. ئەو کەسانی کە ئەهلی دیندارین هەوڵ بەن زیاتر ئیهتیمامیان پێ بدەن ئەوانەی کە بەرەو خراپە ڕۆن بیان هێنە پێشەوە. خاڵی تەوەری یەکەم لەو بابەتەی کە من حەزەکەم قسەی لەسەرکەم، ئەو خاڵانەی کە ئێمە وەکو دایک و باوک یان ئەو دایک و باوکانەی کە ئیلتیزامیان هەیە لێ ئەدرسن لە وڵاتی بەریتانیا و لە ئەوروپا بەگشتی، یەکەم بریتیە لەوەی کە ئێمە زۆر ئەترسین لەوەی مناڵەکانمان هەڵگەڕێنەوە لە دینداری و ئیسلامەتی. خراپترین شت کە ئێمە لێ ئەترسین مناڵەکانمان سبەینێ مولحید بن، لەبەرەوەی بیئەی ئەو وڵاتە، پەروەردەی ئەو وڵاتە واهەیە کە ئەم مناڵە ئەگەر هات و دایک و باوک بیاتە دەرس قەدەری خوای پەروەردگار، ئەم مناڵە بە قەدەری خوای پەروەردگار پەروەردە بێ و بەو بیئەی ئەوێ پەروەردە بێ، لە ئاخیرا سەری لە ئیلحادەوە دەرەچێ و باوەڕی بەخوا نابێ، باوەڕی بە ئیسلامەتی نابێ. ئەمە خاڵی خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر مناڵەکانی ئێمە وەکو جادەی کوردی. خاڵی دووەمیان لە دەستدانی ئەساسیات و سنوورەکانی ئیسلام. لە دوای ئەمە خاڵێک لەوە خواردتر ئەوەیە مناڵەکانمان ناسنامەی ئیسلامەتی و دینداری خۆیان لەدەست ئەدەن.
لەوانەیە وەکو مسلمانێک ئەگەر پرسیاری لێ بکەی تۆ مسلمانی بەڵێ مسلمانم، باوەڕت بەخوا هەیە بەڵێ باوەڕم بەخوا هەیە، بەڵام هیچ شتێک لە شکل و شێوە و جلوبەرگ و هەڵسوکەوت و قسە و گفتاریان نابێنی وەکو مسلمان بێ، وەکو مناڵێکی ئەوروپی، وەکو مناڵێک کە لە وڵاتە ئەژی وەکو ئەوە معاملە ئەکا، وەکو ئەوە هەڵسوکەوتەکە، هیچ جیاوازیەک ناکەی لە غەیری مسلمان و لە غەیری مسلمانێک. ئەمەش خەتەرێکی تر لەسەر مناڵەکانی ئێمە، بەناو ئەڵێ مسلمانم، بەڵام بەکار و کردەوە و بە جلوبەرگ و بە هەموو هەڵسوکەوتەکانی معاملەیەکە معاملەی غەیری مسلمانانە. یەکێکتر لەو خەتەرەیاتانەی کە لەسەر مناڵەکانمان هەیە بریتیە لە دەستدانی زمانی دایکیان، واتە بە زمانی خۆمان بە کوردی قسە نەکردن. مناڵەکانمان زۆربەی کوردی نازانن، زۆر کەسمان هەیە، ئێمە مەکتەبی کوردیمان هەیە لەوێ لە ساڵی 2008ەوە ئێمە مەکتەبی کوردیمان هەیە، ئەلحەمدولیلا هەتا ئەم دەقەیە نزیکی وا بزانم 14 مامۆستامان هەیە بە کۆی گشتی، زۆربەیان هەتاو کۆم دەقێنەک زۆربیان هەمویان خۆبەخشن هەتا ئێستا. مناڵمان هەبووە لەو مەکتەبەی خۆمان کە پەروەردەمان کردووە، چۆتە شارێکی تر، چۆتە لەندەن، میوانی ماڵێک بوو، باوکی بۆی جێڕامەوە وتی مامۆستا لە ماڵی لەو ماڵە مناڵەکە بە کوردی قسەی لەگەڵاکردم، سەیرم کرد باوکی هات وتی ئەرێ باوکە ئەم مناڵە بە زمانێکی تر قساکە، هەردووکیان ماڵی کوردن. ئەمان لا ئێمە پەروەردە بووە و زمانی کوردی فێر بوو و ئەزانێ بنووسێ و بخوێنێتەوە، بەڵام ئەمەیان دایک و باوکی هیمال کرد و ئاگای لە کوردی نییە. مناڵەکان یەکێک لە خەتەرە گەورەکان ئەمەیە لەسەر مناڵی ئێمە لە وڵاتە، بۆ لەبەرەوەی ئەم مناڵە گەر هات و زمانی دایکی نەزانێ، زمانی باوکی نەزانێ، ئێمە قەتعی علاقە و قەتعی ڕەحم و بەزەی ئەم مناڵاکەین لەگەڵ مامیا، لەگەڵ خاڵیا، لەگەڵ نەنکیا، لەگەڵ پوریا، بۆ ئەو کاتە تاقەت چی نابێتەوە بۆ ئێرە. هەندێک لە عایلەکانمان هەن کە جوان پێ نەدا. ئەمە یەکێکتر لەو خاڵانەی کە ئێمە بەڕاستی لێ ئەترسین لەوێ خەتەریاتە لەسەر مناڵەکانی ئێمە. یەکێکتر لەوانەی کە خەتەرە لەسەر مناڵەکانی ئێمە معارەزن بۆ ئەوەی کە تووشی جگەرە خواردن بن، تووشی دەرمان خواردن بە مانای ئێرە ئەگەر لای ئێمە دەرمان خواردنی پێوترێت تلیا خواردن و ئەو شتانی تر تووشی مەشروب خواردن و تووشی جگەرە کێشان و شیشە و ڤەیپ و ئەو شتە هینێ، ئەمە دەرگایەکی کراوەیە بۆ مناڵەکان، خەتەرێکی گەورەیە لەسەر مناڵەکانمان کە سبەینێ مدمین ببن بەمانەوە. یەکێکتر لەو خاڵانەی کە ئێمە لێ ئەترسین لەوێ ئەوەیە کە مناڵەکانمان خوا کە معەرەزن بۆ ئەوەی خوا بیان پارێزێ، ئەوەی کە تووشی عیلاقەی غەیرە شەرعی ببن. ئەنجا وەکو یان کوڕ و کوڕ بێ، یان کچ و کچ بێ خوا پەنامان بە، و یان کوڕ و کچ. ئەمە خەتەرێکی گەورەیە لە وڵاتە کە ئێمە تایە ئەژین. لە وڵاتی کە ئێمە تایە ئەژین لە مناڵیەوە لە پۆلی یەکی ابتیداییەوە یا لە پۆلی دووی ابتیداییەوە ئێستا بێتە واجب، ئەبێ لێوە بخوێندرێ کە دروستە پیا و پیاو، ژن و ژن پێکەوە علاقەی غەیر شەرعیان هەبێ. ئەمە خەتەرێکی گەورەیە لەسەر مناڵەکانی ئێمە. یەکێکتر لەوانە کە خەتەرە لەسەر مناڵەکانی ئێمە بریتیە لەوەی کە مناڵەکانمان لە داهاتووە گوێ نادەن بە پەیاکردنی حەڵاڵ و حەرام، یعنی گوێ نادەنە حەڵاڵ پەیاکردن. سبەینێک کە مناڵە گەورە بوو لە وڵاتە ژیا، وەکو ئێستەکانە دایک و باوکەکان زۆر ئیحتیمامەدەن، زۆرێک لە عایلەکانمانێ زۆر ئیحتیمامەدا بە حەڵاڵ پەیاکردن. بە بەرامبەریش لەوانەیە دووقات و سێقات هەمان بێ، گوێ ناداتە حەڵاڵ پەیاکردن غەیری حەرام نەبێ، مهم ئەوەیە کە پارەی دەستکەوێ. مناڵەکانمان خەتەرێکی گەورەکە لە سەریانە ئەوەیە کە لە داهاتووە ئەگەر هات و ئیشێکشیان دەستکە و حەڵاڵیش نەبوو گوێی نایەنێ، هەمیشە تەعمەن لەوێش حەرام ئاسانترە بۆ پەیاکردن وەک لە حەڵاڵ. یەکێکتر لەو خاڵانەی کە لەوێ خەتەرە لەسەر مناڵەکانمان ئەوەیە کە هەڵوەشانەوەی خێزان کە تەسیرەکە لەسەر پەروەردەی مناڵەکانمان، بە تایبەتیش لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لەوێ مناڵەکانمان خەتەری ئەویان لەسەرە کە ڕێز لە دایک و باوکیان ناگرن. یەکێک لە چاکیەکانی ئەم وڵاتەی خۆمان ئەوەیە کە سیستەمی عایلە لە ناو ماڵەکانە ئەمێنێتەوە وەکو خۆی، باوک باوکە، دایک دایکە، مناڵ مناڵە. لەوێ
ئێمە خەتەری ئەومان لەسەر مناڵەکانمان ڕێز لە دایکیان ناگرن وەکو خۆی، ڕێز لە باوکیان ناگرن وەکو خۆی. بە پێچەوانەوە لەوێ لەوانەیە ئەویان بۆ ئاسان بکرێ کە زوو لە باوکو دایکیان جیا ببنەوە، لە 15 ساڵیەوە ڕێگەیان بۆ ئاسانەکەن. حتا هەندێک جار هەیە مناڵەکانمان بەبێ ئەوەی کە هیچ عوزرێکیان هەبێ، من ماڵ ئەزانم کابرا مسلمانە و مولتەزیمیشە، سێ مناڵی بەجیا ئەژی، سێ مناڵی بەجیا ئەژی لە دەست باوکیان ڕایان کردووە بۆچی لەبەرەوەی خۆیان ئیسراحەت بژین، لەبەرەوەی باوکیان پێی نەڵێ ئەوە بکە ئەو بکە ئەو سنوورانت ئاگا لێ بێ. ئەمە خەتەرێکی گەورەیە لەسەر هەڵوەشانەوەی خێزان و لەسەر مناڵەکانمان کە ڕێزی دایک و باوکیان نەگرن و حەقی دایک و باوکیان نەدەن و ئازاری دایک و باوکیان بدەن بە هەر شێوەیە کە ئەوان خۆیان حەزیان لێتی. یەکێکتر لەو خاڵانەی کە خەتەرە لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان بریتێ لە هاوڕێی خراپ. ئەولادەکانمان تەمەن لەوێ یەکێک لەو هەڵانەی کە بە قەناعەتی من، ئەمە قەناعەت شخصی خۆمە، یەکێک لەو هەڵانەی کە کۆمەڵێک لە ماوە حتا لە مسلمانانیش جاری وایە تێی ئەکەون، باشە یەکێک لەو غەڵەتانەی کە لەوێ تێی ئەکەوین هاوڕێی خراپە. هاوڕێی خراپ یەکێکە لە هەرە خاڵانەی کە تەسیر لە مناڵاکە بەرەوچەوەی ئەبا. بەڵام غەڵەتێکی دایک و باوک ئەوەیە جاری وایە منەی بینم لەوێ من هەستەکەم مناڵی فڵان کەس لەبەرەوەی مناڵەکەی منەچێ بۆ قورئان خوێندنەوە چێ بۆ مزگەوت لەوڵا لە مناڵەکەی فڵان کەس باشترە لەبەرەوەی من 4 ڕۆژەچەوەی ئەو 2 ڕۆژەچ. هەستەکە ئەم دایک و باوکە ئەمە مناڵی ئەمە جیاوازە لەوی تر، بەڵام ئەوەی کە خاڵی هاوبەشە لە نێوان هەموو مناڵەکانی ئێمەیە، ئەنجا ئەو کەسەی ئیمامە، ئەو کەسەی بانخوازە، ئەو کەسەی کە مناڵەکەی پەروەردەکە لە مزگەوت، کۆمەڵێک خاڵ هەیە هاوبەشن تایە. هەردووکمان لە یەک ژینگەیە مناڵەکانمان گەورە بووە، هەردوو لامان مناڵەکانمان لە یەک ژینگەیە پەروەردە کراوە کە بریتێ لە ژینگەی پەروەردەی مەکتەبی ئەو وڵاتە، ژینگەی عامی ئەو وڵاتە. اینجا لە دوای ئەوە هەر دایک و باوچێک ئازا بوو بێ مناڵەکەی خۆی کەم تا زۆر پاراست بێ، ئەمە جیاوازە. بەڵام پێویستەکە هەمومان بزانین لە کۆمەڵی ئەخلاق و خوڕەوشتە هاوبەشن مناڵەکانمان. بۆ یەکێکتر لەوانەی کە مناڵەکانمان بەرەو خراپە ئەبا بریتێ لە هاوڕێی خراپ. یەکێکتر لەو خاڵانەی کە خەتەرە لەسەر مناڵەکانمان ئەوەیە کە بەڕاستی هیچ هەستکردن بە پرسیارەتێکیان نامێنێ بەرامبەر ئەم دینە. خەم ناخۆن بۆ مەشاکیلی مسلمانان لەسەر زەویە چیان لێدێ بەرەو چۆ ئەڕۆن لە هەر شوێنە مەشاکیلیان هەبێ ئەمان بە خاڵیان نانایە. ئەمە یعنی هەست ناکەن بەوەی کە ئیسلامەتی و دینداری لە غەیری خۆیان بۆ شوێنێکی تر هەست بە هەموو غەمی ئەوێ ناکەن. پێم خۆشە لەو 2 دقەی کە ماوە هەندێک بۆ چوونی تایبەتی خۆمە دەربارەی خەتەریات لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان. یەکێک لەمان لەم خاڵانەی کە باسم کرد لە هەر هەمویان گرنگتر ئەوەیە خەتەرترین خاڵ بەلای منەوە ئەوەیە کە دایک و باوک هەست بەم خەتەریاتانە ناکە لەسەر مناڵەکەی. زۆرمان هەیە و مامۆسانە لێرن و هەمومان گیرمان خواردووە لێەوە بەدەست کۆمەڵێک خەڵکەوە. زۆر جار من حتا پێشەوەی بێن لە ئاهەنگی جێژنی ڕەمەزانە بە دایک و باوکانم وتم خێرتانەگا مناڵەکانتان کە ئەگەنە 12 ساڵ و 13 ساڵ و 14 ساڵ مەیە بگری بڵێ مامۆسا مناڵەکەم بە قسەم ناکە، مناڵەکەم لە چک ناکە، مناڵەکەم نوێژ ناکە. خەتەرترین خاڵ ئەوەیە هەست نەکردنی دایک و باوکەکان بەم خەتەریاتانەی کە من باسم کرد کە ئەم خەتەریاتانە لەسەر مناڵەکان هەیە پێویستەکە لە مناڵی و مناڵەکان پەروەردە بکە. کە دایک و باوک هەستی بەم خەتەریاتانە نەکرد کاتێ مناڵەکەی گەورە بوو مناڵەکەی لەدەست داوە 12 ساعات خەریکە بم بەدەست کچێکەوە کە تەنیا بەس ڕازی کەم شوونەکا بەم کوڕە ئیلا بێ شووی پێکە بۆ ڕازی ناکرێ بۆ لەبەرەوەی ئەڵم کاکە بۆ پەروەردەت نەکردووە مامۆستا وەڵڵی پەروەردەم کردووە لە مناڵیەوە ئاوام بۆ کردو کاکە وەڵڵا تۆ پەروەردە نەکردووە تۆ گەورەت کردووە. پەروەردەکردن فەرقیە لەگەڵ گەورەکردنە. یەکێکتر لەو خاڵانەی کە خەتەر لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان دروستەکە ئیحتیمامدانی خێزانەکان بە بزنس و بە پارەپەیاکردنەوە. باوکمان هەیە سەعات 4 بەیانیە ڕوا بۆ ئیش، سەعات جاری وا هەیە ڕۆژی داهاتوو هاتۆتەوە یا شەو سەعات 11 و 12 شەو هاتۆتەوە یا بە شەوەیەکی گشتی با بڵێم سەعات 3 ڕوا بۆ ئیش، سەعات 12 شەویەتەوە سەعاتێک شەوێتەوە مناڵەکانی خەوتووە. بەیانی کاتێک ئەڵەسێ مناڵەکانی لە مەکتەبە
هەفتەی ڕۆژێک لەگەڵم مناڵانە بەریەک ناکەون دانیشێت. یەکێکتر لە خەتەریاتەکانی دایک و باوک یعنی لە پەروەردەکردنی مناڵەکانمان ئەوەیە کە دایک و باوک مەشغوڵن بە پەیاکردنی سەرۆت و سامانەوە و پەیاکردنی ماڵی دنیاوە و خۆشەویستی دەربڕین بۆ مناڵەکانیان هەر نییە و زۆر زۆر کەمتەرخەمن لەوەی کە پەیوەندێکی باشیان نەبێت لەگەڵ مناڵەکانیانە بۆ پەروەردەکردنیان کاتێکە بۆ خۆیان نەزان لە دەستیان دەرتەوە. یەکێکتر لەو خاڵانەی کە بەڕاستی ئەویش ڕێیەکی خۆمە ئەویش ئەوەیە بە یەکێکتر لە خەتەریاتەکانی ئەو خاڵانەی کە خەتەرە لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان بریتیە لە هەست نەکردنی ئەو مامۆستایانەی کە ئەم مناڵانە ئەم دایک و باوکایی بەنە بەردەستی. ئێمە هەمانە باوکو دایکمان هەیە خوای گەورە پاداشتیان باتەوە هەموو ڕۆژێک یعنی ئەوەتان لەبیر نەچێ مناڵەکانی ئێمە لە سعات 8 بەیانیەوە یا تا 8 لەبەینی 8 بۆ 9 هەموو مناڵەکانمان لە مەکتەبن. سعات 3:30 بۆ 4:00 هەموو مناڵەکانمان هەموو ڕۆژێ دایک و باوک ئەبێ سعات 5:05 بیوە بۆ مزگەوت ئەو مناڵانەی کە دایک و باوکیان خەمی لێخۆن سعات 5:04 تاوەکو 7:04 مناڵەکان ئەبێ لە مزگەوت فێری قورئان خوێندن. طبعا ئەوەم دانابوو باسی بکەین بەڵام دوای ئەگەر مەجال هەبوو لە پرسیاروینەکانە ئەچمە سەری کە ئێمە چارەسەرەکان چین و ئێمە چیمان کردووە. ئەم مناڵە دایک و باوک بەو هەموو زەحمەتەی باتە بەردەستی ئەو مامۆستایە. یەکێک لە خاڵەکانی خەتەریات لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان هەست نەکردنی مامۆستاکانە بە پەروەردەکردنی ئەو مناڵانە. مناڵمان هەبووە لە 2 ساڵە چۆتە مزگەوت ئێشتا ئەلیفبای جا نەکردوتەوە کە هێناومەتە ئیمتیحانم کردووە ئەلیفبای لێک جا نەکردوتەوە 2 ساڵ ئەم مناڵەی دایک و باوک بەم سەرما و گەرمای بردووە بۆ مزگەوت ئەم مامۆستای هەستی بە مەسئولیت ناکە بەرامبەر ئەم مناڵەکەی پەروەردەکرد بێت. ئەمە خەتەریاتێکی گەورەیە لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان بۆ لەبەرەوەی ئەتەمەنی ئەم مناڵە ئەڕوات ئێشتا پەروەردە نەبووە چونکە وەکو عومەری کوڕی خەتابە فەرمێ کۆتایی بۆ قەولەی عومەری کوڕی خەتابە هێنم ئەگەر مەجال هەبوو بابەکانی تر بەڕاستی فریان نەکەوین باسیکەین بەڵام ئەگەر لە ئەسنای پرسیارەکانە ئەچینە سەر خاڵەکان. عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ مناڵەکانتان تا 7 ساڵی یاریان لەگەڵا بکەن لە 7 ساڵی بۆ 14 ساڵی پەروەردەیان بکەن لە 14 بۆ 21 ڕەفیقاتی بیکە بە صاحبی خۆت بیکە بە ڕەفیقی خۆت. ئێمە ئەو سیستەمە بەکارێنین بە پشتیوانی خوای گەورە هەوڵەدەین لە 5 ساڵیشەوە نەک لە 7 ساڵیەوە مناڵ وەرگرین هەتا وەکو پەروەردەیکەین لە دوای یاگەر مەجالە باسیەکەین. بۆیە پێویستە کات دایک و باوکی بەڕێز ئەوەشی ئێرەش چکامەش مشتەرەکن لەگەڵەوەی ئێمەیە چەند جار پێمان وتم دایک و باوک لەوێ لە 5 ساڵیەوە مناڵەکانتان بێن یا لە 7 ساڵیەوە زۆر تەغییر بوو لە 7 ساڵیەوە تا 14 ساڵی بۆ تێ مناڵ پەروەردەکەی لە دوای 14 ساڵی مناڵ بۆ پەروەردە ناکرێ. داواکارم لە خوای پەروەردگار خوای پەروەردگار هیدایەتمان با بۆی بتوانین مناڵەکانمان بە شێوەیە پەروەردەکەین کە خۆی لێ ڕازی بێ مناڵەکانمان بە شێوەیە پەروەردەکەین کە لە ڕۆژی قیامەتە ببنە لە دوای مردنی خۆمان ببنە ئەو سەدەقەی جاریە کە لە دوای خۆمان چاکەمان بۆ دێ یان بەهۆی مناڵەکانمانەوە ئەو تاجەی کاکرێتە سەر دایک و باوک بەهۆی مناڵەوە. خوای پەروەردگار مناڵی هەموو لایەکمان ساڵح کە و بیان پارێزە. قولوا هذا القول استغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.